حالی حاضر چولێ برنج نییە لە ماڵمان جاری وایە خەریوە تووشی غەڵەت بم یعنی بەتەواتی یعنی ناچاریش بوو بەڵای جاری وایە 500 پەیاکەم جاری وایە 20 پەیاکەم بەڵام 20ەکە بێت دەیدانی بۆ کرێخان نەجا دەکەی تریش بەش ناکە بەشی کرێخە مەسرب ناکە ئەوە نەوتە غازە کارەبا ئێستا 300 تقریبا 400,000 کارەبان بۆ هاتوۆتەوە دەتواناشتانی دەتواناشمان نییە چکە ماشخۆریش نیم کەسمان هیچمان ماشخۆر نی لێرەیە لە سەعات پێنجی بەیانیوە 5:30 هەڵەسم ئێتە وردە خۆم حاسرەکەم ئێمە دەرەوانێ کە ئێمە دەرەوە دانیشم هەتاکو خوارزکەکە نێرێ کەیتن نەش بێ دەسەڵات نیە تا لەبەرەوەی کە ئەتەوێنانێکی حەڵال بەریتەوە بۆ ماڵەوە ئەرەوەڵا هیچ شتێکی تر هەبوو بۆ نمونە ویستبێتت بیکێ بەڵام گومانە هەو بێلەوەی کە حەڵال نەبووە وەڵای زۆر هەیە زۆر ئیشەوە بەس حەزم بەو ئیشانە بۆیە دەستم ماوەتە ئەمەش کەوا بەسەر بەسانە مناڵەکانم بشێنم هەیە بەڵام من خۆم شتی واقف و حەزم لێ نییە جاری وایە خەریوە تووشی غەڵەت بم یعنی بەتەواتی یعنی ناچاریش بوو شتی غەڵەت بکەم بەڵام ویژدانم قبوڵی نەکردووە نایشەڵات تووشیەوە نابێت لەش ساغ بێت ئێمە وەکو پایتەخت میدیا بە هەماهەنگی سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچی خەڵاتێکمان هەیە بۆ جەنابێت لە پای ماندووبوون و لە پای ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نانێکی حەڵاڵە بیتەوە بۆ ماڵ و منداڵەکەت ئەمە هاوکاری نییە ئەمە تەنها خەڵاتێکە بە هەماهەنگی پایتەخت میدیا و ڕێکخراوی یاخود بڵێن سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچیە پێشکەشێکین بە جەنابێت هیوادارین کە ئەمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دوای خێری بۆکەم دوای خێریش بۆیەوەکەم خوارستی هەموو لایە بە خوا سەربەچی کە زۆر مەمنونیانم بەخوا ئەوە ئێستا ئەبێ بیان بە یان بیان بە کارەبا یان بیان بە کرێخانەوەکە نازانمە چەندێکیش بێ ئەبێ دایانم بێژگەلەوە مەسرەفی مناڵەکان بەخوا حالی حاضر چولێ برنج نییە لە ماڵمان ئەوەی ئەمە بۆ شایەکان بۆ پڕەکاتەوە لە ماڵەوە با قوربانە بوو.